خۆشکی بەڕێزم دەستی تایرا ڕوتە حرامە، مووی سەریوا دەشتا حرامە، سێنگ و ڕوتە حرامە، لەبەری ماشینی شۆکەدا دانیشی ڕووسەرێک لاوردەوە مردم سەیری سێنگ و مریەکە حرامە. وەڵڵاهی 80% گوناح و تاوان و عسیان مقەسر خۆشکانمانن، تاوانبار خۆشکانمانن. ئەم جوانانە ئەرخاسە ناپەرنە کۆڵی یەکە ناوی بازاڕە بدونە ڕوودەربای سێم قسان ئەوە مناڵی مسلمانە لە بازاڕە بەرەڵا بووە، لیباسی تەنگا بەریا، شەواری کوڵا پێیە، تەکی دووست دوختە پسرەکە ڕوا سواری ماشینەوێ ئەیوەن بۆ تەفری، دووست پسرەکەی تێر تەفری پێکەوە نێرتەوە ماڵی باوکی. غیرەت، شەرافەت، کەرامەت کوا کورە من دڵسۆزی ئەوەم. جایەوەی کە جمێنم پێ بدەی فکرێ لە خانەوادە بکەڕۆ، فکرێ لە کەنیشکە بکەڕۆ، سۆیە پەنێ نەخۆمێنێ. کورە زۆر کەنیشکە تەجاوزی پێکریاوە ناوێرە دەری بکات چونکە قەتڵی لێ ئەوێتەوە. ئەگەر نەداری و نێسی و لە برسیان مردی کورە کەنیشکە و ڕۆژە دوو دەست لیباس دەکاتە بەرخوا قەزا، گوشەکی 20 ملیۆنیا دەسی و ئەوە فەقیری ئەوە نەداریە. کورە بەهانە واز بێرن کەمێ با ناموزداروین، کەمێ با غیرەتداروین. خۆشکی بەڕێزم لە بازاڕە خۆت عەرزەمەکە بۆ خەڵکی، برای بەڕێزم چاو و ناموس بەری مناڵەکە ناتوانی بووری، بەری ژنەکە ناتوانی بووری، بۆیە جمێنە دەی. ئاماری خیانەت ئەوە زۆر بووە کە سەری پیا سڕەمێنێ، هەفتە نییە و ڕۆژ نییە کە خیانەت نێتە بەردەسی ئێمە و زەنگمان بۆ نەدەن و گریان و ناڵان نەوێ کە بەراپەنا بەخوا گەرەکی قەتڵێ بێتەوە 1000 قورئان و قەسەمێژین بانەوێت و قەتڵەکە.